پیغمبر صلی الله علیه و سلم فرمود او کسی باکا لگناهکی و کوه گناهکی نکرد به توری خیت گردنی ای حالی تو لسری گناه باری. لا تظهر شماتة لأخيك لا تظهر شماتة لأخيك پیغمبر صلی الله علیه و سلم فرمود به هیچ شیوه قسەی ناشرین شوێن براکەت مەخە کە تەوبەی کردووە فيرحمه الله ويبتليك به خوا ڕەحم بەوەکە پاکێکاتەوە لە گوناهەکەی بەڵام تۆ تووشی ئەو گوناها کاتەوە هەمان نازنا و دوای تۆ ژەخرێتەوە. لەبری ئەوە چۆن بین وەکو سەحابەکانە بین. ابن تەیمیە فەرمێ سەحابەکان کە یەکێوازی لە گوناه هەیەنا ئەچوون تهنئەیانە کرد یعنی دەستخۆشیان لێ کرد دەستیانە گرت ئەیان هێنا بەرەو پێشەوە لەبەرەوەی تەوبەی کردو پێیانەوت مەرحەبەن بمحب الرحمن بەخێر بێ ئەی خۆشەویستی ڕەحمان چونکە ئین الله يحب التوابین خوا تەوابەکانی خۆشەوێت. لەبری ئەوەی بیشکێنینەوە پێی ناوناتۆرەی لێ بنین پێی دەستی یەگرین و بە خێراتن یەکەین و پێڵێن وەرە ئەی خۆشەویستی ڕەحمان. پاشانە فەرمێ جاری وا هەیە ئەو کەسەی تەوبە ئەکا لە گوناهەکەی حاڵی زۆر بەرزترە بێتەوە پلەی زۆر بەرزترە بێتەوە لە پێش گوناهەکەی. ئەفەرمێ ئەمەش وەکو چۆن سەعیدی کوڕی جوبەیرە فەرمێ عەبد هەیە چاکە ئەکا پێچێتە جەهەنەم عەبد هەیە خراپە ئەکا پێچێتە بەهەشت. جاسیری خۆکە بزان لە کامەیانی عبد هي چاکاکە پێچێتە جەهەنەم عبد هەیە خراپاکە پێچێتە بەهەشت. ئەو عبدەی چاکاکە پێچێتە جەهەنەم ئەڵە چاکەکەی ئەوە تا لە بەرچاویا دایمە تووشی فیزە بێ و تووشی لە خۆبایی بوونە بێ و تووشی تەڕزلیە بێ ئیترا وەڵا من حەجم کرد عەمرەی کردووە بێ پێی بڵێن حاجی ها خێرێکی کردووە نایبڕێتەوە هەرێڵێتەوە تا ئیباتە ناو جەهەنەمەوە کە لە پێش چاوی بوو زۆر وتیەوە شایستی جەهەنەمیەکە. عەبدی ژەیە فەرمێ خراپە ئەکا کەچی باتە بەهەشتەوە خراپەکەی چۆنەی باتە بەهەشتەوە خراپەکە لە پێش چاوێتی هەموو جارێکە بیرێکەوێتەوە ئەستەغفر الله واتوب إليه هەموو جارێکە بیرێکەوێتەوە دڵی ئەشکێ زەلی لەبێ لە بەردەم خوای پەروەردگارە داوای تەوبەی لێ ئەکات تا باتە بەهەشتەوە. جا بۆیە باش نییە تۆ بە غەڵەتی یەکێ پێ بکەنی وە چاکەی خۆشە پەخشکەی بە خەڵکی ڕاگەیەنی وە غەڵەتەکەیش هەر بە خەڵک ڕاگەیەنی نە پێچێ خوا ڕەحم بۆ بکە بیخاتە بەهەشت وغضب لا توب قريب تخات جهنم.